بەڵێ دیارە لەسەر داوای خەڵکی بناری قەندیل و بەتایبەتیش ئەوانەی کە مەڕدارن وە ساڵانە دەستنە کوێستانەکان یاخود ئەوانەی بەکاری مێشەوانی و هەنگاوانی و خەریکن داوایان کرد کە ڕێگایەک دروست بکرێت بۆ قەندیل لە سیرنەوە بۆ قەندیل و کوێستانەکانی مالەخ و ئەو ناوچەیە. ئێمە و شارەوانی بناری قەندیل هەڵسان بە دروستکردنی ئەم ڕێگایە لە هەژدەی مانگەوە کاری تێدا دەکرێت. خۆشبەختانە خۆناغێکی باش لە کارەکان ڕۆیشتووە. درێژی ئەو ڕێگایە زیاتر لە 5 کیلۆمەتر دەبێت. وە گرنگی ئەو ڕێگای لەوەدایە کە بناری قەندیل ڕێگای کوێستانەکانی ئەو مەڕدارانەی ئەو خاوەن ئاژەڵانی کە ساڵانە لە وەرزی هاویندا سەردانی ئەو ناوچەیە دەکەن و بۆ چەند مانگێک لەوێ دەمێنەوە بەستی بەخێوکردنی ئاژەڵەکانیان هەروەها ئەو مێشەوانانەی کە مێشەکانیان دەبن ئەو ناوچەیە و سوود لە بەروبوونی ئەو ناوچەیە وەرەگرن. هەروەها لە وەرزی بەهاراندا خەڵکێکی زۆر بۆ کۆکردنەوەی گژوگیا ڕوو لەو ناوچەیە دەکات. دیارە ئەو ڕێگای گرنگی خۆی هەیە، خەڵکێکی زۆر سوود لەو ڕێگا دەبینێت بە کار ئاسانی دەوێت بۆ هاتوچۆی ڕەوەندەکان و هەروەها خاوەن ئاژەڵەکان بۆی بتوانن زووتر بەرهەمەکانیان بگەنە بازاردا. و لەسەر داوای ئەم خەڵکە دەستکرا بەم ڕێگایە و خۆشبەختانە خەڵکی ئەو ناوچێش و خەڵکی خاوەنی ئەو کوێستانانەش تا ڕادەیەک هاوکار دەبن بۆ تەواوکردنی ئەو ڕێگایە. لە ئێستادا کاری تێدا دەکرێت، خۆناغێکی زۆر باش ڕۆیشتووە و ئومید دەکەین لە چەند ڕۆژی داهاتوودا ئەم ڕێگایە تەواو بێت. ئەم پرۆژێ تەنها شارەوانی لەسەر ڕادەوەستێت. خۆشبەختانە خەڵکی ئەو ناوچەیەش کە سوود لەو ڕێگایە دەبینن، بەتایبەت خەڵکی ناوچەی دووگۆمان و ئەو مەڕدارانی کە ساڵانە ڕوو دەکەن ئەو ناوچەیە بەڕادەیەک هاوکار دەبن، چونکە لەسەر داوای ئەوان بۆ ئەوانیشە هاوکارێک دەبن بۆ هاوکاری شارەوانی دەبن بۆ دروستکردنی ئەو ڕێگایە. لەو چوارچێوەیەدا تەنها بە هاوکاری شارەوانی و خەڵکی ناوچەکە ئەم ڕێگای دروست دەکرێت. دیارە شارەوانی بناری قەندیل هاوکارمان بوون، ئێمەش داواکاریمان هەبووە وەکو جەماوەر و میلەتی گوندی دووگۆمان و بناری قەندیل بۆ ئەو ڕێگایەمان بۆ چاپکەن، بۆی هەم خەڵک ئیسفادەی لێ بکە، هەم ئێمە ئەو مەترسیەمان نەمێنی لە ئەم شڵت و لەم کوێستانە ساڵانە بە سارە بگەینە شوێنی خۆمان و شوێنی زەدی با و باپیرانمان. ئەو شوێنی ئێستاگە دەیبینین ئێمە پێشتر چوین تەکلیفمان کردووە لە شارەوانی بناری قەندیل و هەروەها ئەمە دەستخۆشی لە برادرانی شارەوانی بناری قەندیل دەکەین، بە تایبەتی سەرۆکی شارەوانی قەندیل و سەرجەم کارمەندەکانی. ئێمە وەکو موختاری گوندی دووگۆمان ئەمن لەگەڵ سەرجەم ڕزپی و پیاوە بەڕێزەکان و سەرجەم خەڵکی تێکۆشەری منتەقەکەمان ئێمە چوین تەکلیفمان کردووە، ئەوانیش تەکلیفی مەیان گرتوتەوە. ئێمە سوپاسیان دەکەین لە نزیکەوە ئەگەر ئێوە هاوکار و پشتیوانی ئێمە بوون بۆ ئەم ڕێگایە. ئەم شوێنە پێشتر بە وەڵاغ بار و شتی پێدا دەڕۆی، زەحمەتێکی زۆری بۆ دروستکردبووین لە ڕێگایەکە، ئاستەمێکی بۆ دروستکرد بووین، بەڵکوم بە 3-4 ڕۆژان دەگەشتینە شوێنەکەمان. ئەو جارەگە بێ حاڵەتێکی نەخۆشیشمان هەبێت، حاڵەتێک هەبێ مردن یان خوا نەخواستە هەر حاڵەتێکی نەخوازرا و ئێمە بە 3-4 ڕۆژان دەگەشتینە شوێنەکەمان و گرفتێکی زۆرمان لە بەردەم دروست بوو بۆ ڕێگایەکە. بەڵام سوپاس بخوا بە هاوکاری شارەوانی بناری قەندیل و سەرجەم خەڵکەکەمان توانیمان بە هەمووان بگەینە ئامانج و
شێوازێک بپێکی نەگەر ئامانجی سەرەکی هەموو هاوڵاتیان ئەوە بوو ئێمە ژوەکو ئەو خەڵکانە ڕێگاوبانمان نەبێ و بە سیارە بگەینە شوێنی خۆمان و زەحمەتمان بۆ دروست نەبێ پێشتر دیارە ئێمە بە بار و بە زەحمەت و بە سێ چوار ڕۆژ گەشتوینە شوێنەکەمان و شوێنەکەمان زۆر بگرە حاسێ بووە زەحمەتی زۆر بووە بەڵام پشتیوان بەخوای ئەو زەحمەتەی نامێنی دەبینی شارەوانی قەندیل هەستاوە بە خزمەتکردنی ئەم گوندانەی کەوتونە بناری قەندیل لەگەڵ ئەوەشدا دروستکردنی ئەو جادەی ئیسیفادەی هەیە بۆ مەڕدارەکان و هەنگەوانان و هەروەها خەڵکانی دیکەش و هەروەها شارەوانی بناری قەندیل خزمەتکردنی هاوڵاتانی لە کاری پێشینەکانی خۆی زانیوە و هەروەها شارەوانی بناری قەندیل ئەوەی لە توانایدا هەبوو بێ بۆ هاوڵاتیان و گوندنشینانی ئەو بنارەی کردووە و هەروەها لە بەهاراندا دەبینی گەر پێش ئەوەی ماڵەکان هەموویان هەندێکیان دەچنەوە خوا لەبەرەوەی قوتابخانە و خەستەخانەی لێنە لە دواییشدا لە بەهاراندا خەڵک دەگەڕێتەوە بۆ سەرکاری جوتیاری و هەنگداری و مەڕداری شارەوانی هەڵدەستەیە بە پاکردنەوەی ئەم پرد و جادەکانی بناری قەندیل لەگەڵ ئەوەشدا دەستخۆشی لێ دەکەین.